خوێندکارانی قۆناغی هەشت، هیوای لەرساغی و تەندروستیەکی باش بۆ هەمووتان. گوڵەکانم ئەمڕۆ وانەیەکی تری ڕێزمانتان بۆ ڕوونەکەمەوە کە ئەویش بابەتی گرێی هاوەڵکاریە. بابەتی گرێی ئێمە لەوانەکانی ڕابردوو گرێی ناوی و گرێی هاوڵناویمان خوێند کە گرێی ناوی کۆمەڵە پێیڤێک بوون، واتە لە وشەیەک زیاتر بوون کە بەهۆی ئامرازێکی دانەپاڵەوە پێکۆمان ئەبەستنەوە و هەر حەوت ئەرکەکەی ناوی دەبینی لە ڕستەدا. و هەروەها گرێی هاوڵناویش ئەویش بە هەمان شێوە لە وشەیەک زیاتر بوون کە بە دوو ڕێگە دروستمانە کرد، یەکێکیان لە هاوڵناوێکی نادیار و هاوڵناوێکی چۆنێتی دروستمانە کرد بەبێ ئەوەی هیچ ئامرازێکی پەیوەندی یاخود لێکدەر لە نێوانیاندا هەبێت. جۆری دووهەمیان لە دوو هاوڵناوی چۆنێتی دروستمان دەکرد کە بەهۆی ئامرازێکی لێکدەرەوە پێکۆمان دەبەستنەوە و هەرسێ ئەرکەکەی هاوڵناویان لە ڕستەدا دەبینی. بابەتی ئەمڕۆژمان گرێی هاوەڵکاری. بە پێویستی ئەزانم بۆ باشتر تێگەیشتن لەم بابەتەشمان پێشەوەی کاگرێی هاوەڵکاری ڕوون بکەینەوە، باسێکی کورتی هاوەڵکار خۆی بکەینەوە. واتە هاوەڵکار خۆی چی بوو؟ هاوەڵکار وشەیەک بوو کە باسی لە ڕوودانی کاری ڕستەکە دەکرد. ئەمە لەوانەی ڕابردووە خوێندوومانە، لەوانەکانی ڕابردوو باسی لە ڕوودانی کاری ڕستەکە دەکرد لە سێ ڕۆوە: لە ڕۆی کاتەوە و لە ڕووی شوێنەوە و لە ڕووی چۆنیەتیەوە. واتە پێی دەوتین کە ئەو کارە لە چ کاتێکدا ڕووی داوە، و هەروە پێی دەوتین کە ئەو کارە لە چ شوێنێک ڕووی داوە، و هەروە پێی دەوتین کە چۆن ڕووی داوە. و هاوڵکار تەنها یەک ئەرکی دەبینی لە ڕستەدا، ئەویش تەواوکەری کاری ڕستەکە بوو، تەنها ئەو ئەرکەی دەبینی. ئێستاش ئەگەر گرێی هاوەڵکاری ڕوون بکەینەوە و سەرەتا پێناسەیەکی دەکەین. پێناسەکەی دەڵێت کۆمەڵێک پەیوەند بەسەر یەکەوە. ئەمە زۆر دووبارەمان کردوتەوە، واتە لە وشەیەک زیاترە، گرێ لە وشەیەک زیاترە و بەسەر یەکەوەن، واتە لە ڕستەکەدا بە دوای یەکتری دادێن، بە جیانین، بە تەنیا واتای تەواو نابەخشن. واتە کاتێک ئەم دووشەیەکە گرێکیان دروست کردووە کە لێکیان جیاکەینەوە، بە تەنیا لەناو ڕستەکەدا واتا نابەخشێت. لە ڕستەدا لە ڕووی کات و شوێن و چۆنێتیەوە وەسفی ڕوودانی کاری ڕستەکە دەکەن و دەبنە تەواوکەری کارەکە. واتە بە هەمان شێوەی هاوڵکار وەسفی ڕوودانی کاری ڕستەکە دەکات لە سێ ڕۆوە: لە ڕووی کاتەوە، واتە بە گرێیەک پێمان دەڵێت کە ئەو کارە لە چ کاتێکدا ڕووی داوە، و هەروە لە ڕووی شوێنەوە، واتە بە گرێک پێمان دەڵێت کە ئەو کارە لە چ شوێنێکدا ڕووی داوە، و هەروە لە ڕووی چۆنێتیەوە، واتە بە گرێک پێمان دەڵێت کە ئەو کارە چۆن ڕووی داوە. باشە، و هەروەها گرێی هاوەڵکاریش بە هەمان شێوەی هاوڵکار خۆی تەنها یەک ئەرک دەبینێت لە ڕستەدا، ئەویش تەواوکەری کارە. تەواوکەری کار، واتە گرێی هاوڵکاریش تەنها یەک ئەرک دەبینێت لە ڕستەدا، ئەویش تەواوکەری کارە. و ئێستا من نمونە بۆ هەرێک لە هاوڵکار و گرێی هاوڵکاریش دەنووسم کە لەمایاندا تەنها هاوڵکارێک دەبێتە تەواوکەری کارەکە و لێرەدا گرێکی هاوڵکاری دەبێتە تەواوکەری کارەکە. سەرەتا لە هاوڵکارەوە دەست پێ یەکەم. بۆ نمونە بەیانی دێمەوە بۆ ماڵەوە. بەیانی دێمەوە بۆ ماڵەوە. لێرەدا بەیانی هاوڵکارە، چۆن ئەیزانین؟ لەبەرەوەی لە ڕووی واتاوە باس لە کاتی ڕوودانی کاری ڕستەکە دەکات، کە چ کاتێک دێنەوە بۆ ماڵەوە؟ دێمەوە بۆ ماڵەوە بەیانی، کەواتە کاتی ڕوودانی کارەکەی بۆ دیاری کردو. کەواتە لێرەدا بەیانی پێی دەڵێ هاوڵکارە. چ جۆرێکی هاوڵکارە؟ هاوڵکاری کاتیە.
چکە کاتی ڕوودانی کاری ڕستەکەی پێوتوین ئەرکەکەی چییە؟ تەواوکەری کارە. باشە کاتە لێرە تەنها یەک وشەکە هاوڵکار بوو بە تەواوکەری کاری ڕستەکە. ئێستا نمونەیەک بۆ گرێی هاوڵکاری ئەنووسین بەڵام لە جۆری کاتی ڕۆژی هەینی دێمەوە بۆ ماڵەوە. ڕۆژی هەینی دێمەوە بۆ ماڵەوە. لێرەدا گرەیەکمان هەیە. لەم ڕستەیەدا گرەیەکمان هەیە کە لە دوو ناوپێک هاتووە بەهۆی ئەمڕازێکی دانەباڵەوە پێکەوە بەسراونەتەوە بوونەتە دیارخەر و دیارخراوی یەکتر. ئەم گرەیە گرێکی هاوڵکاری کاتیە. بۆچی؟ چونکە لە ڕووی واتاوە ڕۆژی هەینی کاتی ڕوودانی کاری ڕستەکەی دیاری کردووە. هەر لەبەر ئەوەشە پێڵێن گرەیەکی هاوڵکاریە و لە جۆری کاتیە. ئەرکەکەی چیە گرەیەکە؟ ئەرکەکەی تەواوکەری کارە. زۆر باشە. و ئێستا ڕستێکی تر بۆ هاوڵکار ئەنووسین. منداڵەکە لە باخەکە دانیشتووە. لێرەدا منداڵەکە لە باخەکە دانیشتووە. لە باخەکە هاوڵکارێکی شوێنیە چونکە شوێنی ڕوودانی کارەکەی دیاری کردووە. لەبەر ئەو پێ ئەڵێن هاوڵکاری شوێنیە. لە ڕووی واتاوە باز لە شوێن ئەکات شوێنی ڕوودانی کارەکەی دیاری کردووە. ئەرکەکەی چییە؟ ئەرکەکەی تەواوکەری کاری ڕستەکەیە. کاتە لێرەدا تەنها هاوڵکارێک بووە تەواوکەری کاری ڕستەکە کە هاوڵکارێکی شوێنی بوو. ئێستا ئەگەر نمونەیەک بنووسین بۆ گرێی هاوڵکاری لە جۆری شوێنی نزیک بێت لەو ڕستەوە. منداڵەکە لەسەر کورسیەکە دانیشتووە. لێرەدا لەم ڕستەیەدا لەسەر کورسیەکە گرەیەکە گرەیەکی هاوڵکاری شوێنیە. بۆچی؟ چونکە لەسەر کورسەکە شوێنە لە ڕواتەوە تێگەین کە بەس لە شوێنێک ئەکات. کاتە ئەمە گرەیەکی هاوڵکاریە شوێنیە. ئەرکەکەی چییە؟ تەواوکەری کاری ڕستەکەیە. بۆچی پێمان وت گرێکی هاوڵکاری شوێنیە؟ چونکە شوێنی ڕوودانی کارەکەی دیاری کردووە. ئەمەش بۆ گرێی هاوڵکاری شوێنی. نمونەیەکی تر ئەنووسین. باران بەخۆر دەبارێت. لێرەدا بەخۆر هاوڵکاری چۆنیەتیە؟ چونکە چۆنیەتی ڕوودانی کارەکەی پێوتین. بارانەکە چۆن دەبارێت؟ بەخۆر دەبارێت. کاتە پێمان دەڵێت کە کارەکە چۆن ڕوویداوە؟ چۆن دەبارێت؟ بەخۆر. باشە ئەرکەکەی چییە؟ تەواوکەری کاری ڕستەکەیە. ئێستا ئەگەر نمونەیەک بۆ گرێی هاوڵکاری بنووسین لە جۆری چۆنیەتی بە هەمان ڕست دەبێت. باران گەلێک بەخۆر دەبارێت.
لێرەدا لەم ڕستەیەدا گەلێک بەخۆر گرێیەکی هاوەڵکاریە لە جۆری چۆنیەتی کاتە گرێیەکی هاوەڵکاری چۆنیەتیە. گرێیەکی هاوەڵکاری چۆنیەتیە، چۆنیەتی ڕوودانی کاری ڕستەکەی پێوتوین. باران چۆن دەبارێت گەلێک بەخۆر. کاتە پێکەوە ئەم گرەیە گەلێک بەخۆر بوو بە گرێیەکی هاوەڵکاری چۆنیەتی و بووە تەواوکەری کاری ڕستەکە، چونکە چۆنیەتی ڕوودانی کاری ڕستەکەی بۆ دیاری کردوین. کاتە جارێکی تر دووبارەی ئەەکەمەوە کۆمەڵێک نمونەمان نووسی، هەندێکیان بۆ هاوەڵکار واتە تەنها هاوەڵکارێک ببێت بە تەواوکەری کاری ڕستەکە و هەندێکیان بۆ گرێی هاوەڵکاری کە گرێیەکی هاوەڵکاری دەبوو بە تەواوکەری کاری ڕستەکە. لێرەدا لە یەکەم ڕستە وتمان بەیانی دێمەوە بۆ ماڵەوە. وشەی بەیانی هاوەڵکارێکی کاتیە، چونکە کاتی ڕوودانی کاری ڕستەکەی دیاری کردووە و دەبێتە تەواوکەری کاری ڕستەکە. کاتە هاوەڵکارێکی کاتی بوو، چونکە لە ڕووی واتاوتەی گەشتین کە ئەمە باس لە کات ئەکات. بۆ گرێی هاوەڵکاری کاتی وتمان ڕۆژی هەینی دێم و بۆ ماڵەوە. ڕۆژی هەینی گرەیەکە لە ڕووی واتاوە باز لە کات ئەکات و کاتی ڕوودانی کاری ڕستەکەی دیاری کردووە و پێکەوە گرێیەکە هەمووی پێی دەوترێت گرێیەکی هاوەڵکاری کاتی و یەک ئەرک دەبینێت، ئەویش تەواوکەری کاری ڕستەکەیە. نمونەیەکی تر منداڵەکە لە باخەکە دانیشتووە. لێرەدا لە باخەکە هاوەڵکارێکی شوێنیە، چونکە لە ڕووی واتاوە تێگەین کە باز لە شوێن دەکات، شوێنی ڕوودانی کاری ڕستەکەی دیاری کردووە. منداڵەکە لەکوێ دانیشتووە؟ لە باخەکە. کاتە بە تەنها هاوەڵکارێک بوو بە تەواوکەری کاری ڕستەکە. لەم ڕستەی بەرامبەریدا منداڵەکە لەسەر کورسیەکە دانیشتووە، لەسەر کورسیەکە گرێیەکە. لەسەر کورسیەکە گرێیەکە، گرێیەکی هاوەڵکاری شوێنیە و پێکەوە گرێیەکە بۆتە تەواوکەری کاری ڕستەکە. واتە پێکەوە ئەم گرەیە شوێنی ڕوودانی کاری ڕستەکەی دیاری کردووە. منداڵەکە لەکوێ دانیشتووە؟ لەسەر کورسیەکە. کاتە لەسەر کورسیەکە پێکەوە بوو بە گرێیەکی هاوەڵکاری شوێنی و ئەرکەکەی تەواوکەری کاری ڕستەکەیە. پاشان ڕستێکی ترمان نووسی، باران بەخۆر دەبارێت. لێرەدا وشەی بەخۆر هاوەڵکارێکی چۆنیەتیە، چونکە چۆنیەتی کاری ڕستەکەی پێوتوین. باران چۆن دەبارێت بەخۆر دەبارێت. باشە، کاتە لێرەدا تەنها هاوەڵکارێک بوو بە تەواوکەری کاری ڕستەکە. لە ڕستەی بەرامبەریدا باران گەلێک بەخۆر دەبارێت. باران گەلێک بەخۆر دەبارێت. لێرەدا گرێیەکمان هەیە، گەلێک بەخۆر گرێیەکە و گرێیەکی هاوەڵکاری چۆنیەتیە، چونکە هەردووکی پێکەوە واتە گرێەکە کەم دووشەیە گرێکیان دروست کردووە، چۆنیەتی ڕوودانی کارەکەمان پێ ئەڵێن و دەبێتە تەواوکەری کاری ڕستەکە. باران چۆن دەبارێت؟ گەلێک بەخۆر دەبارێت. بابەتی ئەمڕۆمان هەر ئەوەندەیە. بابەتەکە زۆر کورتە و زۆریش ئاسانە. تەنها ئەوەیە کە هاوەڵکارێک لە جێی هاوەڵکارێک گرێیەکی هاوەڵکاری ئەرکی هاوەڵکار دەبینێت لە ڕستەدا. ئەگەر لە هاوەڵکار بەباشی تێگەشتبێتی گرێی هاوەڵکاری زۆر بە ئاسانی تێدەگەیت. بۆ ئەم وانەیەشمان ئەرکی ماڵەوەتان هەیە کە ڕاهێنانەکان دەبێتە ئەرکی ماڵەوە بۆ ئێوە. وانەی ئەمڕۆش تەواو بوو. تا وانەیەکی تر خواتان لەگەڵ.